لایەکێک لا کتێبە نوێیەکانەکەین یاسا لە چوارچێوەی عەقڵ و کۆمەڵگەدا کە لا نووسینی دکتۆر سامان فەوزیە. بێگومان دکتۆر سامان فەوزی ماوەی ساڵانێکی زۆرە لە بواری ڕاگەیاندندا خزمەتەکە و ئەکادیمیای بواری ڕاگەیاندنەوە مامۆستای خوێنی باڵایە لە بەشی ڕاگەیاندنی زانکۆکانی سلێمانی کە چۆن بڵێ 25 ساڵ خزمەت و هەروەها بە بەردەوامی کارکردن لە بواری میدیا و بەتایبەتیش یاساکانی ڕاگەیاندنەوە چەندین کتێبی تریشی هەیە لەسەر یاساکانی ڕاگەیاندن و لە ئێستاە کتێبێکی نوێی چاپ و بڵاو کردوتەوە کە لە دوتوێی 271 لاپەڕەدایە. بەڵێ لە ڕێگای بەشداریکردنی خۆشی لە نێو حکوومەت و بەڕێوەبردننی دەستگاکانی حکوومەت و کاری پەرلەمانتاریە ئەزمونێکی تری بابەتی بواری سیاسی هەبوو و لە دوتوێم کتێبە ئاماژە بە بەڕێوەبردننی دەوڵەت لەژێر شێوازی یاساییە لا دوتوێم کتێبەیە و زیاتر لە ئەزمونونەکانی خۆشی تێدا کۆ کردوتەوە. دەستگای چاو پەخشی سەردەمیش چێگە لە دەستگا دیارەکانی هەرێمی کوردستان و کە لەسەر دەستی مامجەلال دروست کراوە و بە بەردەوامی مانگانە و لە ساڵانەشە چەندین کتێبەخانە نێو بازاڕ و کتێبخانەی کوردیەوە لە دوتوێی 271 لاپەڕەدا کتێبی یاسا لە چوارچێوەی عەقڵ و کۆمەڵگەداکەیشی ترە لە بڵاوکراوە نوێیەکانی دەستگای چاپ و پەخشی سەردەم نووسینی پرۆفیسۆر دکتۆر سامان فەوزی چاپ و بڵاوکرایەوە کەوتە بەردەستی خوێنەرانی. لا بەشێکی کتێبەکەدا هاتووە دوای 25 ساڵ ئەنجامدانی چەندین پیشەی یاسایی جیاواز بیۆری ئەوم لا دروست بووە کە بتوانم سەرنج و تێڕوانینی خۆم لەسەر بابەتی یاسا لە هەرێمی کوردستاندا بە زمانێکی سادە و ساکاردار ببڕم و خەم و خۆزگەکانی خۆشم لە ڕۆ بخەمە ڕوو. کاتێکیش لای خوێندنەوەی ئەم کتێبە بیتەوە ئەو کاتە باشتر وەڵامی ئەو پرسیارانەمان دەسەکەوێت کە چۆن بتوانین وێنێکی جوانتری بەڕێوەبردن و حکومڕانی بۆ سوود و چاکەی خەڵکەکەمان پێشکەش بکەین.